سەرەتا بە خێراتتان دەکەم. من شیرین خالید ڕاهێنەری خولی خەیاتیمە چەند ساڵەکە لێرەنا دووەم خولمانە لە سەنتەری گەنجان بە پاڵپشتی منداڵپارێزی کوردستان سەنتەری گەنجانی لە کۆیە دووەم خولمانە ئەو ساڵ هەموو ساڵانە بەردەوامە ئەوانەی بەشدار دەبن هەموو تەخەڕوجیان کردو و بێ ئیشن لە ماڵێ بێن لێرانە کاتێکی بەسەر دەبن و شتێکی فێر دەبن و ئیوە دوکانی دادەنێ بۆ خۆی و بۆ بژێوی و ئیوایە هەر بۆ خۆی حەزی لە خەیاتیە دەرێ شتێکی فێر بم بەشدار بووشمان دائیمەن زۆرە زۆر پێویستە بەڕاستی چکە ئەوەی زۆرمان لەسەر هەموو دەرێن حەزمان لێ بەردەوام بێ خولەکە بۆ خاتونانە هەموو لە ماڵێن هیچ هەلی کاریکە نییە لە کۆیە بەڕاستی یان دەبێ ڕوو بکەنە خەیاتیان دەبێ بە ڕوو بکەنە ئەوانە شتی دروستکەن شیرینیان خواردن زۆریشان حەز لە خولی خەیاتیان ئەمەش لێرانە ساڵانە بە سەرپەرشتی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان سەنتەری گەنجانی کۆیە ساڵانە خولێک دوو خول سێ خول بۆیان دەکەینەوە بە پێی توانای خۆمان خولەکەشمان بەبێ بەرامبەرە لە تەمەنی 15 سال هەتا 35 ساڵی شمولی دەکەم بەردەوامی لە گەریان بە پێی نەفەرەکەیە ئیوایە زوو دەستەمێشتی ئیواشە بەڕاستی دەیوێ دەبێ هەوڵ دەی لە گەری ینی بە پێی نەفەرەکەیە ئیوا خول و شتی وای نەکردووە دەرە هیچ خولەکەم نەکردووە سەرەتایە حەزی لێیە بێ لێرە فێر بێ ئیواشە دەرێ وڵا خولەک دوانم کردووە دەمەوێت زیاتر فێر بم ینی بەبجووی نەفەرەکەیە ئیوا ئەمە لێرە جچ کوردیان فێر دەکەین مەکسیان سەرەتا مەکسیان فێر دەکەین ئەوەی جچی ماڵەوەیە دوایان جچ کوردیە کەوێ حەف پارچەیە کەوێ سێ پارچەیە جچ کوردیە زیاتر ئەوڕۆ بخۆت زانی ئافرەت پەرە بە جچ کوردی دەدا لە ناو خولەکەمان ئەگەر فێر بوون و بە تەواوەتی لەوانە لێبوونەوە دێنە سەر جلی دەرەوە بەڵام ئەوانە چکە سەرەتایە یەکسەر ناچینە سەر جلچی دەرێ بە جلچی کوردی و بە جلچی ماڵەوە دەست پێ دەکەینەمە حتمەنەوە بۆ ژنان کارێکی زۆر زۆر پیرۆزە لەبەوەی ئەتوو سبینێ بژێوی ژیانیش پێدابین نەکە خۆلیەقی خەیاتی دەبێەوە جلی ماڵ و منداڵی خۆت دەدووری وایە بە من ئافرەت دەستی ڕەنجیم بێ ئەوە لە ماڵی خۆت دەبێت دوکانی دادنی لە ماری خۆتە پەرە بە ئیشەکەت بدەی بەڕاستی یعنی هەتا بری پێویستە سەرەتا بە خێراتتان دەکەی من وەکو خانمێکی شاری کۆیە ناوم تەلار قادرە بەشداریم لەو خولی درومانە کردووە هۆکاری ئەوەی کە زروفی خوێندن لە وڵاتێ بە تاڕادەیەکی زۆر بەرەو دوا و ڕۆیشتە و خوێندکار ناتوانێت لە زروفی ئەو ڕۆدا بمەزرێ ئەمە هەوڵمانداوە لە ڕێی درومانەوە هەم پیشێک بۆ خۆمان ئەگەر خودی خۆشمان یعنی دوکانێکیش نەکەینەوە بەڵام بۆ خودی خۆمان ئیسفادەیەکی هەبێ زۆر سپاسی ڕێخای منداڵپارێز کە ئەم خولیان بەبێ بەرامبەر بۆ ئێمە کردەوە دەست چای مامۆستاشمان خۆش بێت جلوبەرگی خانمان بە هەموو جۆرێک جلکی کوردی بێ جلی ماڵەوە بێ ئیتر هەموو شێوازە کە بتوانین ئەوەندەی بتوانین خۆشحاڵ دەمین کەم کەم بۆ خۆم دەدورم و لە ڕێگەی ئەم سەنتەرەشەوە هەوڵ دەدەین زیاتر پەرە بتوانێت خۆمان بدەین ئەڵڵا ئەوش دەکرێتەوە سەر هەوڵ ماندوو بوون خۆت و توانای خۆت و تا چەند هەوڵ دەدەی بۆ ئیشەکەی حەزت لێتی فێربی بەڵێ ئەوەش هاوکار دەبێت یوتیوب و تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر هاوکار دەبن و مامۆستاش لێرە هەوڵ ماندوو بوونی ئەوش دەبێت لە بەرچاو بگرین کە زۆر لەگەڵ ماماندوو دەبێت فەرخوازنەنیە سۆرانم وەکو کچێکی شاری کۆیە هاتوون بەشداری بکەم لەو خولە خەیاتیە بە پاڵپشتیکردنی منداڵپارێزی کوردستان و لە هەمان کاتدا بە سەرپەرشتی سەنتەری گەنجانی کۆیە و بە یارمەتی شیرینخان ئینشاڵڵا هاتوین لەبەوەی فێری خولی خەیاتی ببین و لە چەندەها جۆری جلوبەرگمان هەیە ئینشاڵڵا بە پاڵپشتی پەروەرێنیش بمانەوێت بۆ داهاتوو کە حەز و ئارەزویەکمان بۆ دروست ببێتن وەکو دوکانێکی بچووک یاخۆت وەکو هەر وەکو کچێکی تری شاری کۆیە بەشداری بکەین و لە هەمان کاتیدا بۆ ئینشاڵڵا لە داهاتوودا ئەگەر نتوانم دوکانێک یاخۆت شتێک بکەمەوە بەڵام هەر توانایەکی خۆم هەبێت وەکو هەر خانمێکی تر لە زۆر بواری دیکەدا لە زۆر یعنی شتی تردا توانام هەبێتن